ئامارەکانی کۆرۆنا لە ئێران بە شێوەیەکی بەرچاو دابەزیوە و بەرپرسانی وەزارەتی تەندروستی و کارناسانیش ڕێژەی بەرچاوی ڤاکسینەکردن بە هۆکاری سەرەکی کۆنتڕۆڵی کۆرۆنا ئەزانن. ڕۆژی دووشەمەی ڕابردوو دوای 556 ڕۆژ و نزیکەی 19 مانگ بۆ یەکەم جار ئاماری مردنی ڕۆژانەی کۆرۆنا لە ئێران دابەزی بۆ کەمتر لە 50 کەس. ئەمە لە کاتێکدایە کە ڕۆژی شەمەش بۆ یەکەم جار دوای 6 مانگ ئاماری توشبوونی ڕۆژانە دابەزی بۆ کەمتر لە 2000 کەس. لە 2 ساڵی ڕابردوودا ئێران 5 شەپۆلی گەورەی کۆرۆنای بەخۆیەوە بینی و تا ئێستاش نزیکەی 131,000 کەس گیانی خۆیان لەدەستداوە. پزیشکان و پەرستارانیش هەڵێن ڤاکسینەکردن وای کرد دوای ماوەیەکی زۆر هەست بە ئارامی بکەن. بە خۆشحاڵیەوە بەهۆی ئەم ڕێژە باشەی کوتان کە ئەنجام دراوە و بۆتە هۆی دابەزینی ڕێژەی نەخۆشەکان بەشێکی زۆری گوشاری سەرمان کەمی کردووە، بەڕاستی گوشارەکە کەمی کردووە. لە ئێران ڤاکسینەکردن بۆ کەسانی سەر و 12 ساڵ ئەکرێت و لە کۆی 68 میلیۆن دانیشتووی سەر و 12 ساڵ تا ئێستا لە 187 دۆزی یەکەم و لە 173 هەردوو دۆزەکەیان بەکارهێناوە و حکوومەتیش ڕایگەیاندووە دوکانداران و فەرمانبەران ئەگەر ڤاکسین بەکارنەهێنن غەرامە ئەکرێن. هەروەها کارتی ڤاکسین بۆ سەفەرکردن پێویستە. ورود واکسن خدا رو شکر خیلی خوب شد به مملکتمون. بە خۆشحاڵیەوە هاوردەکردنی ڤاکسین زۆر باش بوو. جگە لەوەش ئەبێت ڕەخنەی ئەوە بگرین کە ڕەچاوکردنی ڕێنمایە تەندروستیەکان داوەزیوە. خەڵک پێیان وایە کۆرۆنا نەماوە، بەڵام هێشتا مەترسی هەیە و داواکاریم ئەوەیە پابەند بیت بەڵکو ژمارەی مردن بکاتە سفر. هۆکاری سەرەکی دابەزینی ئامارەکانیش ڤاکسینە. رعایت کنیم که کشته‌هامون انشالله به 0 برسه، ولی به نظر من دلیل اصلی میتونه واکسن باشه. لە ئێستادا لە ئێران هیچ شارێک لە حاڵەتی سووردا نەماوە. زۆربەی شارەکان کە ژمارەیان 321 شارە لە حاڵەتی شیندان و 119 شاریش لە حاڵەتی زەردا و تەنها 8 شار لە حاڵەتی پرتەقاڵیدان. بەڵام پسپۆڕان ئەڵێن ئەگەر پرۆسەی ڤاکسینەکردن لە 95 تێنەپەڕێنێت و یان هاوڵاتیان پابەندی ڕێنماییەکان نەبن، ئەم حاڵەتەی ئێستا ئاگری ژێرخەڵوزە و دیسان ئەگەری سەرهەڵدانی شەپۆلی تازە لە ئارادایە. سامان سلێمانی، کورتسات نیوز، تاران.